ئەم کاتتان باش هەموو لایەکتان بەخێر بێن سەر و سەر چاوان پێکەوە کورتە ڤیددیۆیەک لەسەر پرۆگرامی داهێنانی قوتابخانەکان و پرۆسەی دەستپێکردنی گەشەکردنی ئەم پرۆگرامە پێکەوە سەیری ئەم کورتە ڤیددیۆیە دەکەین. The change started here at KII's Innovation Lab, not just to teach lessons, but to teach thinking, to turn curiosity into confidence and ideas into real projects. When the first results appeared, they weren't kept inside just one classroom. They were shared, because innovation grows when people believe in it. Children explaining, building, testing, and improving. Not memorizing answers, but learning how to find them together. Together, KII, the Ministry of Education, and our schools are building something bigger than a course, for every child and every classroom. This is the start of a new generation. بەڕێزەوە داوا لە بەڕێز دکتۆر ئالان حەمەسەعید ساڵح وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لوتف فەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. جانێکی داهێنەرانە یان بیرۆکەی داهێنەرانە innovative ideas و هەروەها critical thinking بیرکردنەوەی ڕەخنەگرانە و هەروەها student center قوتابیە بێتە سنتەر کە ئەمە ئەساسی فەلسەفەی پەروەردەییە لەو بابەتانە ئەنجام بدرێ ئەوەی کە گرنگە تاقیگەی داهێنان ئەم ژینگەیە بۆ قوتابیە ڕەخسێن جا لەوەش بوونی قوتابی لە ناو تاقیگەکانی داهێنانە و پاڵپشتیکردنیان لەلایەن ئەو ڕاهێنەرانە لەلایەن ئەو مامۆستا ئازیزانە کاریگەری جۆری ئەبێت لەسەر توانای بیرکردنەوەی قوتابی لە بابەتەکانی دیکە کە بە تیۆریش لەناو کۆلایەن ئەگەر دیقەت بدەن لە بەشێک لەو دەوڵەتانەی کە یانەیە بە ئاراستەیەکی دروست هەنگاو بنێن ئێستا تاقیگەی داهێنان لە بەشێک لە قوتابخانەکانیان بوونی هەیە لە قەتەر تاقیگەی داهێنان بوونی هەیە لە ئیمارات تاقیگەی داهێنان بوونی هەیە لوتکەی دەستپێشخەری داهێنان کە بەوای سناسراوە ساڵانە راپۆرتی خۆی بڵاوە کاتەوە لەسەر بیرۆکەی داهێنەرانە ناوەندەکانی خوێندنیش بەشێکن لەو راپۆرتانەی کە لە لوتکەی وایس بڵاوەکرێنەوە کە لوتکەیەکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەرکاری داهێنەرانە ئەنجام بدرێت تەنانەت بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە جۆرێک لە دادپەروەری بەدیبێنێ جۆرێک لەوە بەدیبێنێ کە ژمارەیەکی زیاتری قوتابیان ژمارەیەکی زیاتری مامۆستایان بگرێتەوە هەنگاوەکانی ئایندەی بریتیە لەوەی کە ئەگەر نەتوانرێت لەناو هەموو قوتابخانەکان تاقیگەی داهێنان دروستکرێ خۆ ئەتوانرێت شتێک دروستکرێ کە پێوترێت تاقیگەی گەڕۆک تاقیگەی داهێنانی گەڕۆک یەکجار مەسرەفێکی تیاکەی تێکوێشیە بێ بەڵام ئەم تیمە دەچن چەندین قوتابخانە بەسەرەکەنەوە و ئەمە نموزەجی ئەمە ئێستا لە ئیمارەی دووبەی لە ئیمارات جێبەجێکرێت کە زیاتر لە 35,000 قوتابی لە ماوەی یەک ساڵ لە تاقیگەی داهێنانی گەڕۆک سوودمەند بوون ئەوانیش دەستیان پێکرد لە چەند قوتابخانەیەکەوە لە یەک دوو قوتابخانەی ئینتەرناشناڵ و هەروە قوتابخانەی حکومی دەستیان کرد بە دروستکردنی تاقیگەی داهێنان پاشان پرۆژەکە کە دراسەی لەسەر کرا و جەدواکانی زانرا کە ئەمە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە بابەتی بیرکردنەوەی ڕەخنەگرانە لە بابەتی قوتابی سەنتەربوون و هەروەها لە بابەتی ئەوەی کە قوتابی بتوانێت بیرۆکەیەکی داهێنەرانە دروست بکە و لە هەمووشی گرنگتر تاقیگەی داهێنان ڕۆڵی هەیە لە ئەو بابەتی کە پێوترێ مێشک هەژاندن ئەوەی کە پێوترێ عەسفی زیهنی بۆ قوتابی ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە چوار پای گرنگی ژیانی پەروەردەیی کە ئەو چوار پایە وابەستەن بە داهێنانەوە کە بریتێ لە عەسفی زیهنی بریتێ لە بیرکردنەوەی ڕەخنەگرانە بریتێ لە بیرۆکەی داهێنەرانە و هەروەها بریتێ لە قوتابی سەنتەربوون ئەم چوار پایە سەرەکیە تاقیگەی داهێنان ڕۆڵی گرنگی تیابینێ بۆیە ئێستا ئەمە لە هەرێمی کوردستان بە پشتیوانی کاک دکتۆر و ئەڤین خان و تیمە بەڕێزانان کە بەشیشان ئەمڕۆ لێرە بوونیان هەیە
توانراوە کە دەست بەم بابەتە بکرێت لە هەندێک قوتابخانەوە ئامادەسازی کراوە بۆی کە لە 7 قوتابخانەی حکومی لە هەرێمی کوردستان ئەم کارە بکرێت کە پێشتر ئەبزانم لە قوتابخانەی لایت سکوڵ لە زاخ لە قوتابخانەیەکی ئەهلیە لەوێەوە دەستی پێکردووە. بۆیە ئەم بابەتە جێگەی ئیتیمامی هەمومانە. ئێمە دەزانین ئەم پرۆژێ بە ئاسانی فراوان نابێت، دەزانین ئالێنگاری بۆ دروستە بێت، بەڵام مادام ئیرادە هەبێ، مادام دڵسۆزیش هەبێ، پێم وایە توانین سەرکەوتووی. بۆیە ئەو قوتابخانانەی کە ئەیانەوێت پێشەنگ بن، ڕۆڵیان هەبێ، سەرکەوتوو بن، قوتابی بەرهەمدار و داهێنەر دروستکەن، قوتابیەک دروستکەن کە سایەتی بێ کە بتوانێت مبادرەی هەبێ، پێویستیان بەوە هەیە تاقیگەی داهێنان لە قوتابخانەکانیانە زۆر گرنگی پێ بدەن. یەکەم کاری ئیدارەیە، کاری بەڕێوەبەر و کاری سەرکردایەتیکردنە کە ڕۆڵی پشتیوانی ببینێ بۆ ڕاهێنەرەکان و ڕۆڵی پشتیوانی ببینێ بۆ تاقیگەی داهێنان. کە ئەم پشتیوانیە لەلایەن ئیدارەی قوتابخانەوە بینراو و هەروەها ڕاهێنەری باش وەکو ئێوەی بەڕێز ئامادەساز کرا بۆ بابەتە، پێم وایە کە ئەوەی دەمێنێتەوە دروستکردنی پرۆگرامە کە ئێستا بەڕێزان کاری لەسەرەکەن و چۆنێتی فراوانبوونیەتی کاکرێ بە چەند ئالێتێک بە چەند میکانیزمێک ئەم فراوانبوونە ئەنجام بدرێن. بەڵام بە دڵنیایی ئێمە لە وەزارەتی پەروەردە ئامادەسازیەکەین بۆ ئەوەی کە دۆخی ئەو قوتابخانانەی کە تاقیگەی داهێنانیان تیا توێژینەوەی زانستیان لەسەر بکرێت، لەسەر ئاستی قوتابیەکانیان، بۆی کە بزانین بابەتی عەسفی زیهنی، بیرکردنەوەی ڕێکنەگرانە، مبادرە، قوتابی سنتەربوون، هەموو ئەوانە چ کاریگەریان هەیە لەسەر بابەتەکانی دیکەش کە لەناو پۆلە ئاخوێنرێن. توێژینەوە هەیە لە چەندین زانکۆی مەریشی ئەم توێژینەوەیە کراوە لەسەر قوتابخانەکانی ئیمارات کە کاریگەریەکانیان جەدوای بوونی تاقیگەی داهێنان لەو قوتابخانانە تا چەند زۆر بووە. ئەمانە هەمویان بە توێژینەوە دۆکۆمنت کراوە. آخر راپۆرتی 12ی راپۆرتی لوتکەی داهێنان کە بە وایس ناسراوە لە قەتەر بڵاو کراوەتەوە، ئاماژە بە هەموو ئەو لایەنە ئیجابیانەکە، بەڵام هەر دەوڵەتێک خصوصیەتی خۆی هەیە، شێوازی جێبەجێکردنەکەشی تایبەتمەندی خۆی هەیە. بۆیە دەبێت ئەمە لەسەر ئەم شێوازی تایبەتمەندی خۆمان کە ئەم پرۆسەیە لە ناوناوەندەکانی خوێندن جێبەجێ بکەین، بزانین جەدواکەی لای ئێمە تا چه ئەندازەیەک ئەوەی کە پێوتری ئەندازەی کاریگەریەکەی بزانین لە ڕووی زانستیەوە دەروێنین تا چه ئەندازەیەک بوو، پاشان ئەتوانرێ هەنگاوەکانی فراوان بوو بێ. بۆیە بەناوی وەزارەتی پەروەردە سپاسی هەموو بەڕێزانەکەم لە ئینستیتوتی داهێنان کاک دکتۆر ئازاد تیمەکەیان و لە تەرەفی ئێمەش بەڕێز مامۆستا بورهان ئەلبوشیە بەهێشکاری پێشکەوتووی وەزارەت فۆکەڵ پۆینتی وەزارەتە بۆ هەموو کاروباری سەرپەرشتیکردن لەگەڵ ئینستیتوتی داهێنان بۆ ئەو قوتابخانانە کە ماوەیەکی زۆر ئەو کاری پێسپێرا و مامۆستا بورهانیش بۆ خۆی کەسایەتیشی پەروەردەیی شارەزا زۆر بە وردی و بە دروشتی بە ئەو ئەزموونێکی هەیەتی تێگەل لە گرنگی تاقیگەی داهێنان لە ناوەندەکانی خوێندن. دووبارە سوپاسانەکەم لەوە زیاتر نامەیە کاتەم بگرێت. حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکە دەستمان کردو بۆەوەی کە لە چەند قوتابخانەیەک تاقیگەی داهێنان دابنین. ئەم تاقیگەی داهێنانە ڕۆڵی گرنگیە بێت لە بابەتی مێشکەژاندنی قوتابی، لە عەسفی زیهنی، لە بابەتی قوتابی سەنتەربوون، لە بیرکردنەوەی ڕێکنەگرانە، لە بابەتی ئەوەی کە پێوترێ ئینۆڤەیتیڤ ئایدیا، بیرۆکەی داهێنەرانە ڕۆڵێکی زۆر گرنگیە بێ. ئەمە لەم قوتابخانەیە کە ئەمڕۆ لێرەین یەکێکە لەو قوتابخانانەی کە تاقیگەی داهێنانی تایە. بۆ 7 قوتابخانەی حکومی دەمانێت ئەم پرۆسەیە تێزکەین و پاشتریش بتوانین فراوانی بکەین، بەڵام بە دڵنیایی یەکێکە لە کارە هەرە گرنگەکان کە منداڵ و هەروە قوتابی ئامادەکە کە دەست پێشخەری هەبێت داهێنانی هەبێت.
بێگومان بیرکردنەوەی داهێنەرانە ئێستا بابەتێکی زۆر گرنگە لە هەر سیستەمێکی فێرکاری لە جیهاندا بە تایبەتی ئەو سیستەمە فێرکاریانەی کە پێشکەوتون کە ڕۆلیان هەبووە لە پێشخستنی زانست و تەکنەلۆژیا لە وڵاتەکانیاندا ئەم بیرکردنەوەی داهێنەرانە دەکرێت لای هەر مناڵێکە بێت لای هەر قوتابیەکە بێت بەڵام پێویستیمان بەوە هەیە وروژاندنێک بکەین پێویستیمان بەوە هەیە پەروەردەکردنێک لەم بوارە بکەین پێویستیمان بەوە هەیە پێداویستی و هەموو ئاسانکاریانەی کە هەم بۆ ئەوەی ئەو توانە شاراوەی کە لە تاکەکاندا هەیە لە مناڵەکاندا هەیە دەری پەڕێنین بۆیە ئێمە لەگەڵ KII بە هاوبەشی لە قوتابخانەکان وەکو ئەزموونگەری دەستمان پێ کردووە و پرۆژەکە زۆر گەورەیە و سەرتاسەری قوتابخانەکان دەگرێتەوە و هەموو قۆناغەکان دەگرێتەوە ئێستا ڕاهێنانی کۆمەڵی مامۆستایمان کردووە و لە قۆناغی 5 و 6 پرۆگرامێکی تایبەت ئامادەکراوە بەڵام بۆ تەواوی قۆناغەکان جگە لە هەردوو قۆناغی وەزاری 9 و 12 ئەوە هەموو قوتابخانەکان دەگرێتەوە هێدیەوە زیادیان دەکەین تەرکیزی زیاتریش لەسەر تەکنەلۆژیایە لەسەر کۆدینگە لەسەر ڕۆبۆتینگە لەسەر ئەو بابەتانەیە کە پرۆژەی وا دروست بکرێت کە یارمەتی مرۆڤایەتی بدا یارمەتی پێشخستنی وڵات بدا یارمەتی باشترکردنی خزمەت وزاریەکان بدا ئیدی ئەمە ئامانجی سەرەکی ئێمەیە و زۆر گەشتبینیشین ئەو هەنگاوانەی کە دەستمان پێکردوون بگەین بە ئەنجامی باش ئینشاڵڵا چونکە تاکی کورد هیچی کەمتر نییە لەو خەڵکانەی کە ئێستا داهێنان دەکەن بەڵام ڕەخساندنی کەش و هەوە پەروەردەکردنی دروست دەرپەڕاندنی ئەو وزە شارەوانە ئەوە ئەرکی ئێمەیە لە سیستەمی پەروەردە بە هەمانگی لەگەڵ KII جێبەجێ دەکەین. خۆی ئەمڕۆ وەکو ئەنسوی داهێنانی کوردستان و بە هەمانگی لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی یاریمە کوردستان لێرەینە و بڕوانەمەی خولی بەشداربوون لە ڕاهێنانی ڕاهێنەران پێشکەشی 20 مامۆستا بکەین کە ئەو مامۆستانە لە قوتابخانە و یەک سنتەری خاوەن پێداویستی تایبەت لە خولەکەدا بەشدار بوونە لە خولەکەشدا ئێمە کۆمەڵە کارامایی کە پەیوەندی بە داهێنان هەیە پێشکەشی مامۆستا ئەزیزەکانمان کردووە و ئینشاڵڵا ئەوڕۆ لێرەنە بۆیە و بڕوانەمانە پێشکەشیان بکەین. بەڕاستی سەرەتا دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێم و هەروە وەزارەتی پەروەردە دەکەم بۆ کردنەوەی ئەم خولە بەڕای من ئەم خولە تاکە خولە سوودمەند بێ بۆ قوتابیان لە پرۆسەی پەروەردە و فێرکردن چونکە ئەم خولە توانی قوتابیان لە چوارچێوەی خوێندن بێنێتە دەرەوە وایان لێ بکە کە بیر و هزریان بجوڵێ بۆ داهێنان چونکە قوتابیانی کوردیش هیچیان لە قوتابیانی و جیهان کەمتر نییە کە ببنە داهێنەری داهاتوو.